بەڵێ بەپێی پێشبینی کەشوهەوا لەسەر بابەتی کەشوهەوا لە ئەوڕۆ ئێوارەوە پێشبینی دەکرێت بارانبارینێکی زۆر ناوچەکە و هەرێمی کوردستان بگرێتەوە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران ئامادەکاری تەواومان کردووە لە دابەشکردنی تیمەکانمان لە خەفارەت و ئێشیگریدان، هەموو تیمەکانمان لە بنکەکان و لە هەموو تیمەکانی ڕزگارکردن و تیمی مەلەوانی و تیمی پاڵپشتی و هەموو ئەفسەرەکانش ڕاستپاردەون بۆی سەرپەرشتی تیمەکان بکەن لە ئەگەری زۆربوونی بارانبارین و دروستبوونی لافاو لە ناوچەکەمان لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران. ئێمە لە ئامادەباشیناندا بە شێوەیەکی گشتیش تعلیمات و ڕێنماییمانداوە بە هاوڵاتیان لە ڕێگای پەیجی خۆمانەوە لە ڕێگای بنکەکانەوە بۆ هاوڵاتیان ڕێنمایەکانمان گشتگیرن بە شێوەیەکی گشتی بۆ وەرزی زستان و هەرەوە تایبەتی بە ئەو شەپۆڵە لە ئەگەری زۆربوونی ئاوێکی زۆر و دروستبوونی لافاو لە شارەکان و لە ناوچەی ئێمە پێویستە هاوڵاتیان ڕەچاوی ڕێنمایەکانی بەرگری شارستانی بکەن بە شێوەیەک کەوا لە کاتی دروستبوونی ئاو ئەبێ خۆیان ڕزگارکەن، ماڵ و منداڵەکانیان ڕزگار بکەن بە شێوەیەک بچنە شوێنێکی بەرز بۆ ئەوەی مەترسیان لەسەر نەبێتە ئەو کاتێک کاتیمەکانمان پیانەگەن و مەترسیەکانیان لەسەر لادەبەن و هەروەها ڕێنماییمان داوە بە شوفێرەکانش لە کاتی پێویست نەبێ ڕێگاکان بەکارێنن بە تایبەتی ئەو ڕێگانێکەوە لە دەرەوەن ڕێگای شاخاوین لەبەرەوەی لەگەری دروستبوونی بارانبارین ئەگەری ئەوەی هەیەکەوە ڕێگاکان دابخرێن ئەگەری وەیە بربەستێک بێتە سەر ڕێگایەکان مەترسی لە سەرجانیان دروست بکات و هەروەها لە ڕێگای هێڵی گەرمی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران ئەتوان پەیوەندی بە تیمەکانمان کەن کە ژمارەی 115 بەکاردین هێلی خێرای هێلی گەرمە بەبێ لێدانی کۆت ئەتوان پەیوەندی بە تیمەکانمان کەن تەنها شوێنەکەیان کە شوێنەکان لە شوێن دەرا ئەتوانن پێیان برێن و تیمەکانم دەست بەجێ ئەگەنە ئەو شوێنێکەوە مەترسیان لەسەرە و ڕزگاریان دەکەن.